جیاکاری و چۆسانەوەی ژن لە نێو کایە کۆمەڵایەتیەکاندا سەرچاوە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە کەمێک دەستکاریەوە. چۆسانەوەی ڕەگەزی مێینە لە پێش هەر شتێک جاو لە پێش ئەوەی وێنەیەکی یاسایی و سیاسی وەربگرێت، چۆسانەوەیەکی کۆمەڵایەتیەکە لە دامەزراوەی خێزانەوە دەست پێ دەکات تا دەگات بە سەرەکی ترین کایە کۆمەڵایەتیەکان و لەوێشەوە ئەم کێشەیە ڕەنگێکی یاسایی و سیاسی وەرگرتووە. هەڵە نییە هۆکاری بنەڕەتی جیاکاری و چۆسانەوەی ژن لە کایەکانی ترزا گرێ بزەینەوە بە کایە کۆمەڵایەتیەکەوە کە ژنی وەک مەخلووق و کائینێکی کەمتر لە پیاو سیر کردووە و ناچاری کردووە نووج بدات لە بەردەم ویستی ڕەگەزی نێرینەدا کە ویستێکە بۆ چۆسانەوە و کۆنتڕۆڵکردنی ئەو دیوی جن. تۆ سیر بکە هەر لە سەرەتای لەدایکبوونی منداڵێکی کشەوە ئەو جیاوازیە ڕەگەزیە دەست پێ دەکات لەوەی پێشوازیکردنی کۆمەڵ و خێزان لە لەدایکبوونی کچێک زۆر سارد و سڕترە لە لەدایکبوونی منداڵێکی کوڕ، بەڵکو زۆر جار هەر مایە پێشوازیکردن و خۆشحاڵیش نییە. دوا بە دوای ئەوەش لە پرۆسێسی لاونێنانی هەریەک لە کچ و کوڕدا بەر حاڵەتێکی لەم چەشنە جەکەوین، ئەمیش بەوەی ناوی کچان دەنێن ناسک، تریفە، خونچە، پەپولە، سروە و هیتر، لە بەرامبەریشدا ناوی کوڕان دەنێن پۆڵە، تۆڵە، سەرباز، بەهێز، سەرچڵ، سەرکەش و هیتر. خۆی لە خۆیدا ئەم ناولێنانە هەنگاوێکی سەرەتایی و گرنگی سایکۆلۆژی و ئەقڵیەتی سیستمی پاتریاکیە بۆ جیاکردنەوەی دوو ڕەگەز لە یەکتر. ڕەگەزێکیان کە مێینەیە ناسکتر و لاواستر و سۆزدارترە لە ڕەگەزەکەی تر کە نێرینەیە. بەم پێیەش هەر یەکەیان دەبێت هەڵگری ناو نازناوێک بن لەگەڵ خەسڵەت و تایبەتمەندیە فسیۆلۆژی و بایۆلۆژیەکاندا هاوتەریک بێت. لە ڕوانگەی ئەقڵیەتی باوکسالاریشەوە جیاوازیە فسیۆلۆژی و بایۆلۆژیەکانی ئافرەت مایەی نەکبەتیە و فاکتەرێکیشە بۆ ژێردەستکردن و ڕەوایی بەخشین بۆ ملکەچ پێکردنی ڕەگەزی مێینە. ئەمە تەنیا دەتوانێت ئەوەمان وە بێخاتەوە چۆن ڕەگەزی سپی پیست شەرعەتی دەدا بەخۆی بە بیانووی جیاوازی ڕەنگی پێستەوە پاکچاوی زنجی و قوڵە ڕەشەکان بکات. هەمیشە ڕەگەزی ئینگۆلۆسکۆنی بە بەهانەی ڕەگەزی باڵا و شانازیکردن بە چاوی شین و پێستی ناسکی سوورباوی خۆیانەوە ژیانیان لە ئەفریقیەکان کردە دۆزەخێکی زەمینی. لە کاتێکدا ئەم حاڵەتە خۆی لە خۆیدا ڕێژەیە، بەڵکو بە پێچەوانەوە لە چاویلکەی ڕەشەکانەوە سپی بوون ئەو پەڕی ناشرین بوون و بێزراوی بووە. هەروەک کۆمەڵناسی ناسراوی عێراقی دوکتۆر عەلی ئەلوەردی نمونەیەک لەم بارەوە دەهێنێتەوە چۆن کۆمەڵە ڕەشپێستێک گاڵتە بە سپی پیستەکان دەکەن چونکە زۆریان لەلا ناشرین بوون. ئەم هەڵاواردن و جیاکاریەی نێوان دوو ڕەگەزەکە بە بیانووی جیاوازی ڕەگەزیەوە دەمان خاتە بەردەم کۆمەڵێک پرسیار و تێڕامان. ئەی بۆچی جیاوازیەکانی پیاو نەبووەتە فاکتەری نەکبەتی و چۆسانەوەی نێرینە؟ تەنانەت لە قۆناغی دەسەڵاتی ڕاهای جایکدا ڕۆژێک لە ڕۆژان پیاو نەچۆساوەتەوە، بەڵکو شتێک نەبووە ناوی چۆسانەوە بێت. ئاخر چه هێز و کارکردێک وا دەکات کۆمەڵە جیاوازیەک ببێتە هۆی چۆسانەوە؟ یان گرێمان ژن لە هەموو ڕۆیەکەوە لە پیاو کەم هێزتر و کەم تواناترە؟ ئەی چ لەوژێکەیەک ڕێگە دەدا بە پیاو لەسەر ستراکتۆری ماسی گەورە ماسی بچووک دەخوات، ژن بچۆسێنێتەوە و ئازاری بدات و بیکات بە پاشکۆی خۆی. دواتر بڕوانن چۆن لە چوارچەوەی خێزاندا جیاوازی دروست دەکرێت لە نێوان منداڵانی کچ و کوڕ. هەر لە سەرەتاوە کچ ڕادەهێنرێت و فێر دەکرێت پابەندی چواردیواری ماڵ و چوارچێوەی خێزان بێت و هێدی دەبێت خۆی بگونجێت لەگەڵ ژیانی چێشتخانە و دوا جاریش ببێتە باشترین کابان و لە هەمان کاتدا پارێزگاری لە شەرەفی بنەماڵە بکات کە ڕاستەوخۆ بە جەستەی ئەوی مێینەوە نووساوە و لە هەر خۆڕۆقاتێک لە جەرەوەی ترادیسیۆنی خێڵ و کولتوری بنەماڵە شەرەفی بنەماڵە و خێڵ ڕووشاوە و ئەو کەسەشی لاساری و سەرپێچیەکی لەم چەشنە بکات ژیانی مەحکومە بە مەرگ.
چونکە لە دیدی پیاوسالێری خێڵگەریدا بەهای شەرەف لە سەروی هەموو بەهاکانی ترەوەیە، تەنانەت لە سەروی ژیانی مرۆڤیشەوە. لە بەرامبەریشدا کوڕ بزێوە و بەشداری چالاکی و بەرهێنان دەکات و ئەکتیڤانە ڕۆڵ لە ژیانی ئابووریدا دەگێڕێ و دەبێت هەر لە سەرەتاوە وێنەیەکی بچووکراوە و فۆتۆکۆپیکراوی باوکی خۆی بێت و جێگەی وی بگرێتەوە. ئەم کائینەی ناوی کوڕە پێویستە شەرم نەکات و قسەی لەسەر هەموو شتەکان هەبێت و ڕۆڵی کاراکتەری باوک نمایش بکات لە غیابی باوکدا، چ غیابی کاتی بێت یان بەردەوام. لێرەوە دەبینی کۆمەڵگەیەکت هەیە لە سەرەتای ژیانی ئەو دوو مرۆڤەوە بە نێر و مێ ناونراون بە شێوەیەکی سیستماتیک و توندوتێژ کار لەسەر جیاکردنەوە و دوورەپەرێزیان لە یەکتر دەکات و دەیەوێ بە هەر یەکێکیان بڵێت تۆ خاوەنی تایبەتمەندی خۆتیت و پێویستە سنەت و یاسای ژیان و خەسڵەتی ڕەگەزی خۆت بپارێزیت. تۆی ژن دەبێت کەم قسە بکەیت و لە کاروباری پیاواندا بێجەنگی هەڵبژێریت و جوانترین ئەدکاری کۆمەڵایەتیت بە شەرەفی و شەرمنیە. هەروەک ئەو پەنجە کوردیە دەڵێت پیاوی شەرمن شانەیەک ناهێنێت، بەڵام ئافرەتی شەرمن شارێک دەهێنێت. کەچی دەبێت ئەوەی پیاو بێچاوڕوو بێت و بەردەوام ئامادەی لە کۆڕ و کۆمەڵی پیاماقوڵاندا هەبێت و هەموو چالاکیەکانی ژیانی خێزان بگرێتە ئەستۆی خۆی. بەم شێوەیە کار لەسەر هەردوو ڕەگەزەکەت دەکرێت بە تایبەتی لە تەمەنی هەرزەکاریدا کە بە تەواوەتی لە یەکدی جودا دەکرێنەوە و تا ڕادەیەکی زۆریش دوورە پەرێز دەبن لە یەکتر و تەنانەت نامۆ دەبن بە یەکتر و کەمترین زانیاریە لەسەر تایبەتمەندیەکانی یەکدی دەبێت. هاوکاتیش لە هەناوی خێزاندا کوڕ وەک شازادەیەک مامەڵە دەکات و قسەی زیاتر دەخوات و زیاتر گوێ لێ دەگیرێت و بایخی پێدەدرێت. تەنانەت لە زۆرترینی ئەو شتانەی پەیوەندیان بە ژیان و چارەنووسی کژیان خوشکەوە هەیە، ئەوەندەی گوێ لە باوک و برا دەگیرێت نێو هێندە حساب بۆ بۆچوونی کشەکەی خۆی ناکرێت. ناموسپەرستی کە ڕەگەزێکی کوشندەی کولتوری بەشێک لە کۆمەڵگەی کوردەواریە یەکێک لەو نەریسە قێزەوەنانەی تیرۆر و کوشتنی ژنانی کردووە تا کردەوەیەکی ئاسایی بگڕە پڕشانازی و بەختەوەری. دەبینین ئەو قارەمانانێ دەستیان چۆتە گیانی خوشک و جایەک و کەسوکاریان بە ناوی پارێزگاریکردنی شەرەفەوە مایەی خۆشحاڵی بەشێک لە خەڵکن و هەروەک ئەوەی سەروەری نوان دەبێت بەسەر زەویدا دەڕۆن و لە کۆڕی پیاواندا شانازی بە کردەوەکانیانەوە دەکەن و کۆمەڵگەش پەنجەی شەرەف و خاوەن ناموسیان بۆ درێژ دەکات. ئەم کولتوری کوشتنی و بڕینە کە ڕەگی لە مێژووی کۆمەڵدا داکوتاوە و یەکێکە لە نەریسە هەرە نەگەتیڤەکانی کۆمەڵگە ئێمە هێشتا وەک تابوویک و وەک هەڕەشەیەک بەسەر سەری ژنی کوردەوە ئاماژەی هەیە. کاتێکیش دەڵێن ئەم نەریسە نەریتێکی کوردیە بەو مانایە نییە ژن کوشتن لە نێوگەلانی تری دنیادا بوونی نییە. بەڵام ژن کوشتن بووە بەهای کوشتن لە وڵاتانی تر ڕەهەند و مانە و هۆکاری تری هەیە. کاتێک لە سوید ئافرەتێکی بەڕەسەن سویدی دەکوژرێت بە مانای پارێزگاریکردن نییە لە شەرەف بەقەدەر ئەوەی مانا و ناو لێنانی تری هەیە. چونکە لەوێندەر مەمارەسەی سێکس پرۆسێکسێکی ئاساییە و هیچ تابوویەکی لەسەر نییە و وشەی شەرەفیش لە قاموسی ئەواندان لەناسراوە. تەنانەت نووسەرێکی سویدی نینا برۆک لە کتێبەکەیدا بە ناوی لە ژێر لێفەپەمەیەکەوە شانازی بە کۆمەڵگەیەکەوە دەکات بەوەی منداڵانی بێژی ناوناوە منداڵانی عشق. بەڵام کوشتنی فادیمە شاهینداڵ لەلایەن باوکیەوە ڕاستەوخۆ کوشتنێکی شەرەفی بوو کە باگراوەنزەکەی کولتوری کوردیە و بەشێک بوو لە پرۆسەی گێڕانەوەی ئابڕووی بە حسابتکاوی بنەماڵە. هەڵبەت پێویست ئاماژە بکرێت کە دوای سەرهەڵدانی شۆڕشی ژینە لە ڕۆژهەڵاتی کوردستان و بەشداری ژنان لەم شۆڕشەدا وەک پێشەنگی شۆڕش دیزگای بەشێک لە پیاوانی بەرامبەر بە ژنان و مافەکان و توانایەکانیان گۆڕیوە و هیوادارین بە زیاتر پەرستاندنی ئەم شێوازی خەبات و شۆڕشە لە داهاتوودا شاهدی ڕێشەکێشبوونی ستەم توند و تیژی و پێشێلکاری بەرامبەر بە مافەکانی ژنان بین.